شتێکی زۆر گرینگە کە بە تایبەتی لە وڵاتی خۆمان کە وڵاتی ئێمەی کوردستان سروشتێکی زۆر جوانی هەیە و ژینگەیەکی زۆر پاکخاوێنی هەیە، بۆیە ئێمە دەبێت ژینگەی خۆمان بپارێزین و چونکە ژینگە پاراستن ئەرکێکی مرۆڤایەتیە. ژینگەی کوردستانم خۆشەوێت و هیچ جێگایەکیش پیس ناکەم، نەدار و نەگوڵەکان بە هیچ شێوەیەک ناشێنم و جێگایەکەی خۆشم بە خاوێنی ڕائەگرم و داوا لە هەموو هاوڵاتیانەکەم منداڵەکانی خۆشیان وا فێر بکەن کەوا بە هیچ شێوەیەک هیچ شتێک فڕەنە دەنا سەر شەقامەکان. بەڕای من ژینگە یعنی نیشتیمان یعنی خاکێکی پیرۆز. ئێمە هەر یەکێک لە شوێنی خۆمانەوە پێویستە ئەم خاکە ئەم نیشتیمانە بپارێزین. من تۆ ئەو یان ئەوان هەر شتێک کە لە جادەیە فڕێدەین یاخود لە ڕێوبانێ خواردنێک یان خواردنەوەیەک بێ، ئەوە تۆ بە خیانەتێکی بچووک بزانە کە بەرامبەر ژینگە و خاک و نیشتیمانی خۆت دەیکەیت. بەڵام ئەگەر تۆ بێی شتێک لە زەوی فڕێدرا بوو پاشماوەی هەتا پاشماوەی کەسێکی تریش بێت، تۆ خاوێنی کەیەوە خەڵی گەی لە شوێنی شتانەی ئەوە هەموو کەسێک دێ و وڵاتەکەی تو خۆش دێ و وڵاتەکەت بەرەو پێش دەڕەوە.